شوێن پێیەکی تر ئەم شوێن پێ شوێن پێی چێیە؟ مناڵەکان جوابم بنەوە. یەڵا مناڵێکی زیرەک، مناڵێکی قورئان جوابم باتەوە. ئەم شوێن پێ شوێن پێی چێیە کە ئاوی زەمزەمی لە ژێرا هەڵقوڵاوە؟ بەڵێ؟ ئەی ئافرین، بڵێ گیان. ئەمە شوێن پێی ئیسماعیلە. لا ئیلاهە ئیلا الله. دایک بە دوای نانا ڕاکا لە بەرزیە. مناڵێکی لە بیابانێک و شوێنی ڕەقا بەجێ هێشتووە. ئێستاکێنەش بەس پاشدەی پێی ئیسماعیل کەوتۆتە سەر ئەرزەکە. ئەرزەکە تەحەمولی ناکاو لە ژێری عاشەقە بێ. ئەمە چ بیرێکی ئیردیوازیە؟ ئەمە چ میکانیکێکە ئەمەن کونەکات و ئەم ئاوەیەتە دەرەوە لە ژێر پێی مناڵێکە؟ کەواتە ئەم پێش بۆ خۆی پێی سەنگینە، پێی قورسە، پێی مناڵێ قورس بێ. بەڵێ ئەها ئاو لە ژێر پێەکانی ئاتەقێ بەبێ هیچ بیرێکی ئیرتیوازی و بەبێ هیچ ئالەتێک.